بە بەشداری ژمارەیەک لە هونەرمەندان و نووسەرانی کوردستان ئێوارەی ڕۆژی یەکشەممە 23/2/2020 پرسەی هونەرمەند جەعفەر ماملێ برای هونەرمەندی گەورە محەممەدی ماملێ لە بارەگای لقی هەولێری سەندیکای هونەرمەندانی کوردستان بەڕێوەچوو کە لە 19 ئەم مانگا لە شاری مەهاباتی ڕۆژهەڵاتی کوردستان کۆچی دوایی کرد. پڕ بەدڵ سپاسی خەڵکی ئەمەک و بە وەفای کوردستان دەکەم بۆ هاوسۆزی و هاوخەمی لەگەڵ ئەو بنەماڵەیە کە بین باسی مامە زەبحەرم کە مامە زەبحەرم هونەرمەندێکی گەورەی کوردستان بوو. ئەو بە شێوازی هونەری بنەماڵەی ماملێش کەم و زۆر لای نەدا و زۆر بە ڕێکوپێکی و بە جوانی چ لە مقامەکاندا و چ لە گۆرانەکاندا بەڕێوەی برد. هونەرمەندان و نووسەران کۆچی دوایی جەعفەر ماملێ بە خەسارەتێکی گەورە دەزانن لە هونەر و مۆسیقای کوردی و بنەماڵەی ماملێ کە لە ڕابردوو خزمەتی زۆریان بە هونەری کوردی گەیاندووە. خانەوادەی ماملێ بەگشتی دەتوان بڵێم قوتابخانەیەکە لە خزمەتی هونەری کوردی بەگشتی و هونەری گۆرانی بەتایبەتی کاک جەعفەر یەکێک بۆ لەو گۆرانی بێژانە کە بەڕاستی توانیویەتی بە تەواویەتی بە شێوەیەکی زانستی هونەری ڕێچکەی ماملێ بگریتە بەر کە گوێت لە کاک جەعفەرە بێ هیچ جیاوازێک ناکەی لەگەڵ دەنجی هونەرمەندی ماملێ. بۆیە ئێمەش وەکو سکرتێری هونەرمەندانی کوردستان و بەڕێزکا کەیوا سوعات وەکو بەرپرسی لە سەندیکای هەولێر بیرمان لەوە کردەوە کە بتوانین ئێوارەیەکی ڕێزلێنانی بۆ ساز بکەین بۆ هەموو هونەرمەندان و خۆشەویستانی شاری هەولێر. ئەمە یەکەم جارمان نییە پرسە بۆ ئەو هونەرمەندان دادنین کە ئێمە هونەرمەندانی کوردستان بڵین کوردستانی باشتر ناتوانین بچین لە پرسەکەی ئامادە بین یاخود لە دەروەی وڵات کۆچی دوایی دەکات. لێرە پرسەکی بۆ دادنین وەکو ڕێزلێنانێک جای ئەوەی هەوڵ دەدەین چ لەشی هەر لە هەولێر لە بۆ بکەین. جەعفەر ماملێ لە ساڵی 1940 لە مەهاباتی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە و هاوشان لەگەڵ محەممەدی ماملێ و ئەندامانی دیکەی خێزانەکەی چەندین بەرهەمی هونەریان پێشکەش کردووە و تا ڕۆژی 19/2020 بە نەخۆشی لە شاری مەهاباد کۆچی دوایی کرد. تا عەبدوڵڵا گەلی کوردستان هەولێر.